حیزبی بەعسی عەرەبی ئیشتیراکی دوای نوسکۆی 6 ئازاری ساڵی 1975 بە تەواوی کەوتە سەرکوتکاری و پەلهاویشتن بۆ پاکتاوکردنی نەیارەکانی. نەتەوەی کورد لە عێراقدا یەکێک بوو لە ئامانجە سەرەکیەکانی تاوەکو بە هەر ئامرازێکی سەرکوتکاری بێت کۆتایی پێبهێنێت. بەعس هەر لە سەرەتاوە بە کۆتایی هێنان بە شۆڕشی 15 ساڵەی ئەیلول دەستی پێکرد. پاشان هەڵمەتی خاپوورکردنی گوند و ئاواییەکان و بەشێک لە شار و شارۆچکەکان بوون بە ئەجێندای سەرەکی پراکتیزەکردنی پلانەکانی و زیاد لە 4000 گوند و شار و شارۆچکەی ڕووخاند و لەگەڵ زەوی یەکسانی کردن. ئەمانە سەرەتای جینۆساید و کوشتنی بە کۆمەڵی دێکەوتەوە و هێدی دەرهاویشتەکانی فراوانتر بوون. سەدام حوسێن دوای ئەوەی خواستی سەرکێشیەکانی زیادیان کرد دەستی واڵاتر بوو. ئەو بۆ خۆی سەرۆکی هێزە چەکدارەکان بوو. بە هەر نرخێک بێت بۆ گرتنەبەری میکانیزمی جیاواز و تاقیکردنەوەی ئەزموونی نوێتر بۆ ڕووبەڕووبوونەوە و قڕکردنی نەتەوەی کورد عەلی حەسەن مەجیدی ئامۆزای ئازاد کرد لەوەی بە هەموو شێوەیەک ڕووبەڕووی گەلی کورد ببێتەوە لە باشووری کوردستان. ئەم دەسەڵاتە بێگوێدانە هیچ بەهایەکی مرۆیی و مافی هاوڵاتی بوون لە تاکەوە بۆ کۆمەڵ و لە کۆمەڵەوە بۆ قەتڵ و عامی دەستە جەمعی کورد و بەشێک لە کەمینەی نەتەوەکانی تر دەستی پێکرد. کوشتنی بە کۆمەڵ بە چەکی کیمیایی و زیندە بەچاڵکردن و گول لە بارانکردن و سڕینەوەی ناسنامەی نەتەوەیی بوونە شوناسی سیاسەتەکانی بەعس بە تایبەتی لە نیوەی دووەمی هەشتاکانی سەدەی پێشوو. سیاسەتێک کە نەدەچووە ژێڕچێفی بەزەیی مرۆڤ دۆستیەوە. مێژووی جینۆسای لە کوردستانی خۆماندا بە تایبەتی لە سەر حکومی حیزبی بەعسی عەرەبی ئیشتراکیدا لە ساڵی 1963ەوە یەکەمین توێژینەوەیان دوای پەرەسەندنی شۆڕشی ئەیلول ئەنجامدا. ئەو توێژینەوە لەلایەن هەردوو وەزارەتی ناوخۆ و بەرگریەوە ئەنجامدرا. دیاربوو لەم توێژینەوەیدا کۆمەڵێک بنەمایان بۆ جینۆسایدی کوردستان دانا. یەکێک لەوانە سزادانی تامردن بوو ئەگەر یەکێک پشگیری بزنی ڕزگاری خوازی کوردی بکە یاخود لابا لەو یاسانی کە لەم توێژینەوەیدا دائەندرێت. یاساکان چی بوو؟ یەکێک لەوانە دانانی گەماروی ئابووری بوو لەسەر کوردستان. ئەو گەماروی ئابووریە چەند خاڵێکیان تێدا ئاماژە پێدا بوو. یەکێک لەوانە کە بریتی بوو لەوەی کە حسەی خواردن بە ڕێژەیەکی دیاریکرا و دابەش بکرێت و دابەشکردنی دا و دەرمان بە ڕەشەتەیەکی دیاریکراو بێت. ئەمانە جگەلەوە ڕێگری بکرێت لە ناردنەدەرەوەی خواردن بە دەستکەوتنی هەموو جۆرە خواردنەکان. ئەو خواردنە ئیتر لێرەوانە ئەم بنەمای گەماروی ئابووریە درێژەی کێشا بۆ ساڵانی دواتر کە لە ساڵانی هەشتاکاندا بە تەواوەتی جێبەجێیان کرد. خاڵێکی تر لە خاڵەکان جەختیان کردۆ سەر ئەوەی کە لەناو کووردا هێزێک پێک بهێنرێت کە ئەو کاتە هێزی فورسان بوو بۆ شەڕی کورد خۆی، چونکە پێیان وا بۆ ئەو کاتە کە شەڕی کورد لە شۆڕشی ئەیلولا فورسان ڕۆڵێکی کاریگەری بینیوە، بۆیە پێیان وا بوو کە پێویستە ڕۆڵی جاشەکان باوا بڵێنەوانێ گرنگێکی تایبەتی پێ بدرێت، بەڵام لە سنووری متمانەیەکی دیاریکراودا بەرامبەریان، چونکە ئەمانش کوردن، دوجار کوردن. لەبەرەوە هاتن ئەمە سەرەتایەک بوو بۆ بیرۆکەی لە ناوبردنی کورد. لە ساڵی حەفتاکانە بە دوای ئەوەی کە شۆڕشی ئەیلول بەهۆی ڕێکەوتنامەی جەزایری ساڵی 1975 ئەوانێ نسکۆی تووشی نسکۆ بوو. شۆڕشی ئەیلول بەهۆی ڕێکەوتنی 75 ئەوانێ جەزایری 75 تووشی نسکۆ بوو، بەڵام ئەم شۆڕشە ئەم ڕێکەوتنامەیە تەنها بەرامبەر بە کورد نەبوو، بەرامبەر بە کوێتیەکانیش بوو، بۆ کوێتیش بوو و بەرامبەر بۆ سعودیەش بوو. ئەو بوانێ لە ئەمە کاردانەوەکەی کەی بینیمە لە دوای شەڕی عێراق ئێرانەوانێ ساڵی 1990 کە پەلاماری کوێت و سعودیدا عێراق. لە ساڵی حەفتاکانە 1970 دیسانەوانێ
ئەو کاتە نزار خەزرەجی کە سەرۆک فەرماندەی فێرقەی حەوت بوو لە فەیلقی یەکدا ئەڵێت ئێمە پێشنیاری ئەومان کرد کە سنوورەکان بۆ دووری 10 کیلۆمەتر بە قوڵایی 10 کیلۆمەتر چۆڵ بکرێن گوندەکان چۆڵ بکرێن دواتر درێژەمان پێدا بۆ 30 کیلۆمەتر و لەگەڵ ئەمەشا بین ئۆردوگان بۆ دروست بکەین لە ئۆردوگاکانە ئیشان بۆ بدۆزینەوانێ بەڵام ئەو ئیشانە کێ بۆیان بدۆزێتەوە کێ بۆیان جێبەجێ کات لە ڕێگەی خولەوە بێ خولەکان کێوی کات حزبی بەعز ڕێکخراوی حزبی بەعز بیکات هەتاکو بشتوانین ڕایان کێشین بۆ لای خۆمان وا دەڵێ لێمە سەرکەوتنێکی باشمان بەدەستێنا کاتێکی جەنگی عێراق ئێران دەستی پێکرد پێم وایە نزار خەزرەجی پێشنیارێکە خاتە دەستی حزبی بەعسەوانێ و حکوومەت و سەرۆکایەتی کۆماریش کە ئەڵێت هەندێک ویچانەزەری جوندیەک لە قادسیەدا ئەمە هێڵرایەوانێ بۆکەی بۆ ساڵی 86 بۆ ساڵی 86 لە 86 دیسان حکوومەت سەدام حوسێن دەڵێ خۆی بە شەخسی خۆی بانگی کردوون بۆ ئەوەی کە ئایا چی بکەین ئەم من پێم وایە لێرەیە چونکە زۆر درێژەی پێئەدا زۆر بە وردیە کاتەوانێ من پێم وایە کە بیرۆکەی ئەنفال با بڵین لێرەوانێ بەشێکی بیرۆکەکە لێرە بووە جا لە ساڵی 78 بەدواوە کە دەست بە ڕاگواستنی گوندەکان کرا و دروستکردنی ئۆردوگای کرا بۆ ئێمە بۆ کورد لە هەمان کاتیشا بەرامبەر بە کوردەفەیلیەکان هەمان هەڵوێستیان نوان کوردەفەیلیەکانیان وردە وردە لەوانە کۆڵۆ کاتێکە شەڕی عێراقیێران دەستی پێکرد هەر هەمیان بە تۆمەتی ئەوەی کە پاشکەی ئێرانین و هەم جرسیان لەسەنەوە هەر جوندیە کە خاوەنی ئافرەتێکی خێزانەکەی فەیلی بوو بێت بڕە پاران ئەدایە تەعویزیان ئەدایە بە مەرجێک خێزانەکەی تەلاق بات ئەو بوو گەنجەکانیان گرتن خەزانەکانی تریشیان جنسیە و جنسیان لەسەنەوە دەستیان کرد بەسەر سەروەت و ماڵی گوازراوە و نەگوازراوەکانیان و هەر هەمیان تەسبیرکردن بەرەو ئێران جا لە ڕێگایە تووشی کوشتن هاتن تووشی ئاڵغام هاتن تووشی سەرما و بە کاتی شەڕی عێراق ئێرانە ئەمە وەچێکی تری جینۆسایدکردنی ئێمە با بڵێن کیمیاباران بوو بەکارهێنانی چەکی کۆمەڵکوژ و بەرامبەر بە ئێمە زیاتر ئێمە جەختمان لەسەر کیمیابارانکردنمان زەق کردوێتەوە بەڵام بۆمبی هێشووی بەکار هاتووە بۆمبی فۆسفۆڕی بەکار هاتوو لە زۆرە لە گوندەکانە کە چوین دیدارمان ساز داوە بۆمبی هێشووی ماوە تەوانە نەتەقیوەتەوە هێشتا پاشماوی هەیە یان پاشماوی بۆمبە تەقەندراوەکان هەیە ئەمانە بەکار هێنراون کەواتە حکوومەتی عێراقی بۆ جینۆسایدکردنی ئێمە کورد جگە لە کوشتنی ئێمە بە ڕێگەیەکی ڕاستەوخۆ هاتووە گەماروی ئابووری خستوونە سەری هەتاوەکو وردە وردە هێزمان لەبەر ببڕێت پرۆسەی ئەنفال پرۆسەیەکی گشتگیر و هەمەلایەن بوو کە ڕژێمی بەعسی پێشوو لە دژی خەڵکی کوردستان پەیڕەوی کرد بە دڵنیاییەوە پرەنسیپەکانی هاوڵاتی بوون کە جەخت لەسەر مامەڵەی یەکسانی نێوان هاوڵاتیەکان دەکاتەوە لە هەر وڵاتێکە بە تایبەتی پێکهاتە جیاوازەکان بە دڵنیاییەوە ئەم پرۆسەیە تەواو پێچەوانەی بنەماکانی هاوڵاتی بوون بوو کە پەیڕەو دەکرێت و هەمومان دەزانین ڕژێمی بەعس ڕژێمێکی خاوەنی ئایدۆلۆجیەکی نەتەوەیی سۆشیالستی بوو کە دژی فرەڕەهەندی پێکهاتەکان بوو و دژی پەیڕەوکردنی مافی هاوڵاتی بوون بوو لە عێراق بۆ هەموو پێکهاتەکان بە تایبەتی دژی خەباتی خەڵکی کوردستان بوو بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆی بۆیە پرۆسەی ئەنفال یەکێک بوو لە گەورەترین کارەساتەکان کە لە مێژووی خەڵکی کوردستان پەیڕەو کرا و بە دڵنیاییەوە هیچ پرەنسیپێکی مافی مرۆڤ و هاوڵاتی بوونی تێدا جێبەجێ نەکرا کە لە سەدەی ڕابردووە دەتوانین بڵێن یەکێک بوو لەو کارەساتانەی کە لە مێژووە دووبارە بوونەوەی کەمە.
پرۆسەی بەناو ئەنفال و کوشتنی بە کۆمەڵ دوایین حەڵقەی زنجیرەی تاوانەکانی حیزبی بەعز بوو بەرامبەر بە نەتەوەی کورد پەیڕەوی کرد. لەم پرۆسەیەدا هیچ پێوەرێکی ویژدانی ئەخلاقی و ئاینی و مرۆیی لە بەرچاو نەگیرا. تەنانەت سەدام حوسێن بە ناوی پیرۆزیەکانەوە بەشێک لە هەڵمەتەکانی شەڕ و کوشتار و خوێن ڕشتنەکانی بەڕێوە دەبرد. لە کۆمەڵکوژی هەشت قۆناغی زیندە بە چاڵکردن ناوچە جیاوازەکانی کوردستاندا سوودی لە ناوی ئەنفال وەرگرت کە ناوی هەشتەمین سوورەتی قورئانی پیرۆزە. لە پێناو شەرعیەتدان بە ڕەفتارەکانی لەژێر ئەم ناونیشانە پیرۆزەدا و بە هەڵە ڕاوەکردنی مانای ئەنفال ئەم پرۆسەیەی بەڕێوەبرد. لە کاتێکدا مانە و مەغزای ئەنفال لە ڕووی ناوەڕۆک و لەو سیاقەی خوددا ناردوویەتی بۆ پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم جودایە لەگەڵ ئەو مەبەستەی سەدام بەرامبەر بە کورد پیادەی کرد، چونکە ئەو ئەنفالەی ئیسلام تەبەنی لێکرد بەرامبەر بە ستەمکاران و ملهوڕان و چەوسێنەرانی مرۆڤایەتی بوو کە خوددا فەرمانی بە نێردراوەکەی کرد پەیڕەوی لێ بکات، نەک ئەو پرۆسەی بەناو ئەنفالەی سەدام حوسێنی نەتەوە پەرستی ئەلمانی بە زۆرداری و خوێنڕێژی و ویستە سایکۆلۆژیەکانی خۆی دەیویست هاوشێوە و هاوتای ئەم چەمکە قورئانیە حەڵاڵی بکات. وشەی ئەنفال کە سوورەتێکی قورئانیشی بە ناوی سوورەتی ئەلەنفال و ناو نراوە، قسەی بەهێزی زانایان ئەوەیە ئەنفال بە مەعنا غەنائیم و دەستکەوتی جەنگ دێ. دواتر تۆزە جیاوازی دروستە بێ لە بینی زانانی تەفسیرە، ئایا مەبەست پێی هەر ئەوەی کەواکو پێ وتێ غەنیمەت یان بەس پێی فەیئە کە جیاوازێکی هەیە لەگەڵ غەنیمەتە یا شتی کرا. قسەی بە قۆت و بەهێزی زانایان ئەوەیە کەواکو ئەنفال بە مەعنا غەنائیمە، بە مەعنا دەستکەوتی جەنگە کە بە شەڕ و جەنگ دەستکەوێ. بەڵگەش لەسەر ئەمە ئەو مەعنا بەهێزترین مەعنای ئەنفالە هۆی دابەزینی سوورەتەکەیە. هۆی دابەزینی سوورەتەکە لە شەڕی بەدرا دابەزیوە، کاتێکەوەکو سەعدی کوڕە ئەبی وەقاس ئەفەرمێ کە جەنگەکە تەواو بوو، من زۆر پێم خۆش بووکەوە کافران و مشریکینی قوڕیشەکان، شمشێرێک زۆر جوان بوو لە دەستکەوتەکانی جەنگ لە غەنایمەکە هێنام، دمەی پیامبەر ئەم شمشێرە بدە بە من. پێغەمبەری خۆی سەڵڵەڵهو عەلەیهی وسەلەم فەرمی ئەوە نەهی منە نەهی تۆیە، جارێ بیبەرۆ شوێنی خۆی داینی. دوایی کە وەزعەکە تەواو بوو دواتر بانگی کردم وتی وەرە من پێشە ئاوام پێوتی، بەڵام ئیسا ئەوە بۆ بەهی من، فەرمەوە شمشێرەکە بۆ تۆ. ئەڵێ ئالەوێ سەرەتای سوورەتی ئەنفال دابەزی. ئەمانەوەیە ئەنفال عەلاقەی بە دەستکەوتی جەنگ و هەیە و بە مەعنا دەستکەوتی جەنگ. لەبەرەوە قسەی هەڵبژاردا قسەی ڕاجح کە زۆرتر مفەسیرین تەرجیحیان داوە ئەوەیە کەم بەس بە ئەنفال دەستکەوت و غەنایمی جەنگ بێ کە بە جەنگ و لە جەنگی موسڵمانان دژ بە نایارەکانن کە کافرانن دەست ئەکرد. ئێستا ئەوتێ ئەنفال یعنی ئەم ئەنفالە ئاوا دەستکاری کراوە، چەند جیاوازێکی جەوهەری هەیە لەگەڵ ئەوەی کەوا ئیسلام مەبەسێتی. یەکەم ئەمە جەیشێکی ئیسلام هەیە کە پێغەمبەری خوا قیادەی کردووە صلی الله عليه وسلم و بەرامبەرەکەیشی کافر و مشریک و بتپەرست بوون و ئەوەی لەو جەنگ و شەڕانە ئەگیرێ پێوتێ غەنائیم کە ئەنفالیشی پێوتاوە لە سوورەتەکە و لە ئایەتەکە، ئەوە بۆ ئەو حاڵەتە ئەبێ. نابێ کەسێکی تر بێت وەزعێکی تر و حاڵەتێکی تر و ینی هەموو وەکو بڵێ هەموو مولابەستەکان جیاوازە ناوی ئەنفالی لێ بنی. نەخۆی ئەو موسڵمانی خۆی ناو بنێ وەک پێغەمبەر موسڵمان بێ جیاد بکە، نە بەرامبەرەکانیشی کافر و بێدین و دوور لە خوان، و نە دەستکەوتەکەش پێوتی ئەنفال. ئەوە بەڕاستی دەستکاریکردنێکی زۆر بێجێ، زۆر ناڕێک، زۆر نادروستی ئاەتەکانی قورئانە و بەکارهێنانی وشە قورئانیەکان و وشە شەرعیەکانە لە غێری جێگەی خۆی.
بیرۆکەی پرۆسەکانی ئەنفال لە ساڵی 1960 زیاتر چونکە لێوانێ ئێمە کە باز لە پرۆسەکانی ئەنفالەکەین لایەنە سەربازەکەی بەتەنیا نابێت باز بکرێت بەڵکو پێویستە منطقی ئەنفالیش باز بکرێت بیرۆکەی ئەنفالیش باز بکرێت مێژووی بیرۆکەی ئەنفال پێم وایە لە 1960 دەستی پێکرد بێت چونکە لە سەرەتا پرۆسەکانی ئەنفال بە گەمارۆدان و بەڕاگواستنی بە جیاکردنەوەی خەڵکانی جیاکردنەوەی ناوچەی ژێردەسەڵاتی حکوومەت و ناوچەی ژێردەسەڵاتی پێشمەرگە کە ئێمە بە ناوچە ئازادکراوەکان ناومانە هێنا ناوسەدمان کردووە لە 1983 وتمان نزا خەزرەجی ئەم بیرۆکەی دانا هەندێک ملاحەزات ناملکەیەکی وەکو پێشنیاردا بە بەرز کردەوە بۆ سەروی خۆی کە کۆتایی بە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیە هێنێت و هەروەها کۆتایی بە جەنگی عێراق ئێرانیش هێنێت بە سەرکەوتنێکی یەکجارەکی بەڵام ئەمە لە 86 هاتەوە لە 86 من بەڵگەنامەیەکم لەلایە تا ئەسە بڵاو نەکراوەتەوە بەڵگەنامەیە باسەوە دەکا کە پێویستە پرۆسەی لە ناوبردننی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی دەست پێ بکات بە دوو قۆناغی یەکەم ناوچەی سلێمانی و ژێردەسەڵاتی یەکێتی نیشتمانی کوردستان قۆناغی دووهەمیان ناوچەی هەولێر و دووهۆک ژێردەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان ئەمە منطقێک وەکو قۆناغ ئێمە کە باز لە قۆناغەکانەکەین قۆناغێکی مێژووی باسەکەین لێرە باسی دوو قۆناغەکات ئەنجا لەو بەڵگەنامەیە باسەوە دەکات کە پێویستە جاشەکان فورسان با بڵێن فۆجەکانی بەرگری بە ڕێژەی لە 150 بەشدار بن بە ڕێژەی لە 150 هێزەکان چەکدارەکانی خۆیان بەشدار بێن دوو باس لەوە دەکات کە پێویستە کەسوکاری پێشمەرگە خانەوادەی پێشمەرگە حجز بکرێ سێ باس لەوە دەکات کە پێویستە ناوچە حەیویەکان بپارێزرێت بۆ نمونە کێڵگەکانی نەوت دام و دەستگاکانی حکوومەت پێویستە حیمایە لەسەدا بدرێت کەواتە لێرەوە ئەمەی کرد بە بناغەیەک بۆ ئەنجامدانی پرۆسەکانی ئەنفال ئەو بوانێ لە 86 ناتوانێت ئەنجامی بن لە 87 لە مانگی 1970 دیسان و کۆبوونەوەیەکی گەورەیان لەسەر ئاسی حیزبی و حکومی بەست هەتاوەکو لە عەلی حەسەن مەجید ئەکەن بە سەرۆکی ڕێکخراوی حیزبی بەعەز لە قیباکووری لێرەوانە عەلی حەسەن مەجید بیرۆکەی پرۆسەکانی ئەنفال بەرنامی پرۆسەکانی ئەنفال دانێت کە یەکەمیان بە چەند قۆناغی دایانێت سێ قۆناغ دایانێت قۆناغی یەکەم لە 24ەوە بۆ 25 قۆناغی دووەم لە 25 بۆ 26 87 قۆناغی سێمیان هەچەند ئێمەی توێژەرەوان باسەوە کراوەکە قۆناغی سێمی جێبەجێ نەکردووە بەڵام من پێم وایە قۆناغی سێم جێبەجێ کراوە کە بریتێ لە پرۆسەکانی ئەنفال چونکە هیچ قۆناغێکیان نەوەسێنراوە تام قۆناغە تەواو بکرێت قۆناغی یەکەم و دووەمە هاتووە گوندەکانی ڕاگواست و ناوچەکانی جیا کردوێتەوە بە پێی سەرژمێری ساڵی 1970 ئێمە بەداخەوە تا ئێستا لە قسەکامە لەسەر پرۆسەکانی ئەنفال زۆر بەکەمی باز یەکە ئیداریەکان ئەەکەین کاتێسە من باز لە پرۆسی ئەنفالی یەکەکەم بەڵام پرۆسی ئەنفالی دۆڵی جافایەتی نایەن بڵێم ئەم پرۆسی ئەنفالە لە قەزای ناوەندی سلێمانیا کراوە یەکێکیان لەو کە ناحیەی سەچنار بووە قەزای ناوەندی سلێمانی بووە قەزای دووکان ناحیەی سووداش و ناحیەی کارێزە بووە گرتوێتەوانێ بەم کەواتە من پێم باشە ینی باز لەکوێ بکرێتەوە باز لە قەزا و ناحیەکان بکرێتەوە لەگەڵ ناوهێنانی پرۆسەکانی ئەنفالە پرۆسەکانی ئەنفال بەم شێوەیە لە 24 هات بە جیاکردنەوەی ناوچەکانی هێزی پێشمەرگە و هێزی حکوومەت ئەو ناوچانی کە بە ئاسانی ئەتوانێت ڕان بگواستن ڕایگواستن ناوچەکانی ترکەمایەوانێ تا پرۆسەی سەرژمێری ساڵی مانگی تشرینی یەکەمی ساڵی 1970 ئەوەی کەمایەوە ئیتر داینا هێڵی سوودی بەسەراهێنا داینا ئەوەی تر ئەم ناوچەیە پێویستە ئەنفال بکرێت و داینا هەتا ئەو کاتە خەڵک خۆی بێتەوە تەسلیم کاتەوە ئەگەر خەڵک خۆی تەسلیم نەکاتەوە بە عێراقی ناژمێرێت و بەپێی یاسای حکوومەتی عێراقی ئەو کاتە هەر کەسێک عێراقی نەبێت پێویستە لە عێراقا نەژی و ئەگەر بژمێنێتەوە لە عێراقا پێویستە لەناو ببرێت
بەشێک لەو ڕوشنبیر و نخوا سیاسیانەی کورد کە وەک پێویست ناتوانن مێژووی ئیسلام و تێگەیشتن لەمانە و مەبەستی چەمکە قورئانیەکان بخوێننەوە و لە سیاقی خۆیدا شڕۆڤە و شیکاریان بکەن، نەشتەری ڕخنە ئاڕاستەی ئیسلام و پەیامەکەی دەکەن بەوەی کە هەڵمەتی ئەنفال شەرعیەتی لە ئاینی ئیسلام و ڕەفتاری پێغەمبەرەکەیەوە وەرگرتووە و ئەمە جۆرێک بووە لە حەڵالکردنی خوێن و سەر و سامانی کورد. دکتۆر محەممەد بامۆچی ڕافەکاری قورئان و نووسەری تەفسیری پوختەی تەفسیری قورئان ئەم بۆ چوونە بە هەڵە دەزانێت ئەوە بە بەشێک لە نەزانی ناتێگەیشتوی و ناشارەزایی و ناهۆشیاری بەرامبەر بە ئیسلام وێنای دەکات. ئەگەر جێشێکی ئیسلامی هەبووە دژی سەدام شەڕێ بکردایە ئەبوو سەدام و دەسوودایرەکەی و ئەوەی ئەوان بکرێت ئەنفال نەک پێچەوانەکەی. اینجا میلەتی کورد هەر لە زمانی عومەری کوڕی خەتابەوە ئیسلام هاتووەتە ناوی ئیسلامی قبول کردو و هەتا بە شەڕ ئیسلامی قبول نەکردو بە ئاشتی ئیسلامی قبول کردووە. لەبەرەوە تۆ بێ میلەتێکی موسڵمان کە سەدان ساڵە بە موسڵمانەتی هاتووە و دەیان و سەدان سەرکردە و عولەما و زانا و پیاوی گەورەی تیاڵ کەوتووە خزمەتی ئیسلامی کردووە، کۆمەڵێک بێدین و بەعسی و دوور لەخوا نە نوێژەکەن نە دینیان هەیە نە باوەڕیان بە ئیسلام هەیە، میشێل عەفلەق ڕئیس و موئەسیس و منەظیر و مفەکیریان بێ ئەمانە خۆیان بکەنە خاوەنی ئیسلام و دین و بەرامبەرەکەیشان کە میلەتێکی کوردی موسڵمانە بکەنە کافر و بێدین و سەر و ماڵ و سەرۆت و سامانەکەشان ناو بنێن ئەنفال. ئەمە بەڕاستی هەمووی هەڵە، ینی کابراوتی نازم کامی بۆ ڕاستکەمەوە، ینی هەمووی پێچەوانەیە، نە ئەو موسڵمانە نە کورد کافرە نە دەستکەوتەکە غەنیمەتە و ئەنفالە و نەواقعەکەش ڕاستە ئەو شتەی پێوتراوە. یعنی ئەمانە کۆمەڵێک سەرکردەی کە کافر دروستی کردوون، یەکێک لە ئیشەکان ئەوە بۆ کە ئیسلام ناشرینەکەن. ئەمە یەکێک بە لە شتەکانی سەدام هەموو جێیشەکان و هەموو شەڕەکان و هەموو هێرشەکانی بە ناوی ئیسلام و خالید و قەعقاع و نازانم ئەوە ناوەنا کە بەڕاستی ئەمە هەمووی بۆ چاوەشەکاری و سەر شێواندن لە خەڵک و یەکەم خەڵکی تری غێری عێراق کە نایناسێ بە قاعیدێکی ئیسلامی بزانن. دووهەم ینی بێت بەم ناوانە پیرۆزێک بە شتەکەی بدا و پشتیوانی بۆ دروستکە، بەڵام خەڵکی عێراق و بەتایەتی خەڵکی کورد کە زۆر معاناتیان بەدەر سەدام و حیزبی و عەسەبینیوە ئەزان ئەم شتانە هەمووی درۆیە. بەڵام کابراێک لە هیندستان نازانێت، هەندێک مەلا لە هیندستان هاتبوون لەوێ بەیعەتیاندا بە سەدامە ئەمیرە المؤمنینە، لەبەرەوە کابرا ئاگای لە هیچ نەبوو. یا مؤتەمەری ئیسلامی شەعبیە کرد، زیاد لە 1000 مەلا لە عالەمی ئیسلامی هاتن کۆ بوون و لە شەڕی ئێران و عێراق بۆ دیفاعکردن لە سەدام. ئەوە ینی بۆ ئەو شتانە بوو بەڕاستی، بۆ ئەو چاوەشەکاری و سەر شێواندنوانە بوو. باوکم شتێکی بۆ گێڕام و ئەوەش هەر عەلاقەی لەگەڵ ئەمە هەیە. ئەوش ئەوە بوو لە زمانی دوای ئینقلابی عەبدولکەریم قاسم و ئەوانەوە لەو کاتەشە جێشی عێراقی ویستوێتی بێ هێرشکا بۆ سەر کورد. ئەو کاتە شۆڕشی مەلا مستەفا دروست بووە بە ناوی ئەمانە هینن، ئەمانە هەڵگەڕاونەوە لە ئیسلام و شەڕکردنیان دروستە و سەر و ماڵیان حەڵاڵە. لێرە کۆمەڵی عولەما لە کوردستانەوە بە قیادەی مامۆستا مەلا عوسمان چوون بۆ بەغا بۆ پەرچدانەوەی ئەوە. حتا باوکمەوە لە قاعەکە بوون، قاعی شەعب بەرامبەری وەزارەتی دیفاع لەوێ لە بەغا وتی بەخوانێ مامۆستا شتێک ترسانی شارەکانتر ناویان نابم من، وتی خۆیان دزیەوە بە دزیەوە هاتنەوە، بەس مامۆستا مەلا عوسمان ئێمە مەجموعەیە ماینەوە لەوێ، یعنی زۆر ترس بوو کە بمانگرن شتێکمان بەسەر بێتی. ئەوان بەیان وشتیان نووسی بوو مەلا سونی و شیعەکان کە کورد کافرە و ئەم شەڕە لە ڕەوایە بەرامبەر بە کورد بکرێ. وتی مامۆستا مەلا عوسمان وتی ئەو شتەوان نییە، ڕەدی دانەوە و تارێکی زۆر بەهێزیدا لە قاعەکە و نووسراوێکی نووسی کە کورد موسڵمانە ئەم شتە دروست نییە. بۆی مامۆستا مەلا عوسمان توانی خوای گەورە لێی خۆش بێ جێگەی فیردەوسی عەلا بێ ئەو وەزع هەڵوەشێنێتەوە پێیان. ئەو پیلانە کە کۆمەڵێک قەومیەکان و ئەو کاتە نازەم بەعسیەکان هاتبوون یاشتا بەعسیەکان نهاتبوون، بەس ئەو قەومیەکان بوون ئەو کاتە ویستیان ئەو کاتە ئەنفالی کورد بکەن. سەرەتای ئینقلابی عەبدولکەریم قاسم و ماوەی دوای ئەوە، بەڵام بە خوێنەواری و جورئەت و ئازایەتی مامۆستا مەلا عوسمان و کۆمەڵێک مەلای ئەم کوردستانە کە ئەو سەرپەرشتی و ئەو کوڵە دەمڕاستی مامۆستاکان بوو
توانی ئەو پیلانە هەڵوەشێنێتەوە و پێیان بسەلمێنێ و بە بەڵگەی شەرعی و بە ئایەت بە حەدیث بە مناقەشات پێیان بسەلمێن کە ئەو مۆزوعەوانێ و دروست نییە و کورد موسڵمانە و داوای حەقی خۆیەکە و حەقی پێ بدرێ بۆچی ئەنفال بکە. بۆوانەڵێم ئەو کابرا کەڵسا ئەو من کردووە ئەلمانیا لەو نەوعانەی کە ئەوان نیشانازی پێوەکەن ئەو سەدامە ئەلمانی بوو باوەڕی بە ئیسلام نەبوو ئەو شتەی کردووە یعنی موسڵمان ئەوەی نەکردووە عادی موسڵمانێکی دیارم پێ بڵن پشتیوانی لەو قەزێ کردی حتا موسڵمانە عەرەبەکان هیچیان پشتیوانیان لەوە نەکردووە بەڵکو موسڵمانە سونیەکانیش بەدەستی بەعس سجن کراون شەهید کراون دەربەدەر کراون ها پیاوێکی وەکو عەبدولکەریم زەیدان هەر ئەوان هاتوون نەیتوانن لە عێراقا دانیشی چەندین قادە و پیاوی گەورەی سەرکردەکانی ئیخوان هەمویان یا گیراون یا شەهید کراون یا عێراقیان بەجێهێڵاوە. بەڵام ئەوە سەدام بوو کە کابرایەکی حیزبێکی ئەلمانی سەرکردەیەکی ئەلمانی و ئەو کەسانەی لە دەوری بوون وەکو ئەم ڕۆشنبیرانەی لای ئێمە بوون ئەو منەزیرانەی لە دەوری سەدام بوون هەروەکو ئەمانە بوون ئەوان ئەنفالیان بۆ جوان کردبوو ئەمسالی جەنابیان نەک موسڵمان و بەڵکو موسڵمانەکان هەمویان وەکوتم لە سجن و ئاوارەیی و شەهیدکردن و ئەوانە بەشیان بوو موسڵمانەکانی عێراق بە عەرەبە سونیەکانیشەوە ئەو کوردیش هەرمە پرسار چی بەسەرات بوو هەتا شیعەکانیش هەمویان زوڵمیان لێکرا بە ناحەق کوژران ئاوارە کران زۆریان دەربەدەر کران هەر لەبەرەوە کەوەکو باسییان کرد. کاریگەریە دەرونی و کۆمەڵایەتیەکانی پرۆسەی بەناو ئەنفال دوای 36 ساڵ لە ئەنجامدانی پرۆسەکە تاوەکو ئەمڕۆژ بەردەوامە بە تایبەتی لەسەر ژیانی ژنان و کچان و ئاستی خێزانی. هێشتا دەرهاویشتەکانی پرۆسەکە ڕنگدانەوەیان هەیە لە دواکەوتنی ژیانی کۆمەڵایەتی تا ئەو ڕادێژ دوای پرۆسەکە هاوسەرگیری و خستنەوەی وەچە و دروستکردنی خێزان ئەندازەیەک چۆتە سووری متبوون و برینە دەرونیەکانی ئەو کۆستە لایکە سوکاری بە جێماویان قەتماغەی نەبەستووە. جێکەوتی ئەم کۆستە وەک برینێکی قوڵ لە جەستەی ئەوانەدا هەرماوە کە دایک و کچ و کوڕ و خێزان و منداڵەکانیان لێ سەنرا و لەگەڵ غروبی ئێوارەیەکی سامناکدا لێک جوداکرانەوە. بە تایبەتی ئەم سوتانە هەناوی گەرمیانی گرتەوە کە تاوانی ڕەشی بەناو ئەنفال ڕوبەڕووی بەرفراوانی ناوچەکەیانی گرتەوە. جۆری تاوانەکە یا جۆری شاڵاوەکە لە کاتێکا بوو لە کاتێکی ئاساییە ئەتوانم بڵێم دوای کۆتایی هێنانی شەڕی ئێران و عێراق بوو تا ڕادەیەک کۆمەڵگای عێراقی خەڵکی عێراقی بە کوردیشەوە لە ژیانێکی ئاساییە بوون. ئەو سەردەمە کە ساڵی 1970 بوو کە ئەنفالی تیاکریا. ئەگەر ئەو خەڵکەی کە بەر شاڵاوەکە کەوتووە کە زۆربەی خەڵکی دیەکانە ینی خەڵکی دیهاتەکانە لە ژیانێکی سروشتی و ئاسایی خۆیان نابوون خەریکی کشت و کاڵ ژیانی کۆمەڵایەتی خۆیان ماڵداری ئاسایی یابوون. لە ناکایەکە ئەم تاوانە کە ئەنجام ئەدرێ و ئەچێتە دیهاتەکانەوە بە شێوەیەک ئەم تاوانەیە جۆری ئەم تاوانە لە ڕابردووی سیاسی ڕژێمی بەعسانە بووە بگلە لە پارچەکانی تریشانە بووە بەو شێوە کۆمەڵکوژی بەو شێوە لە ناوبردن بەو شێوە قڕکردن بەو شێوەیە تاوان ئەنجام بدرێ کە بینیمان ژیانی کۆمەڵایەتی هەڵوەشاندەوە ژێرخانی ئابووری تێکدا سروشتی تێکدا. جا ئەم خەڵکە کە لەم دیهاتە بوو لەم ژیانە سروشتی خۆی کە لە شاخ و گوندەکانە ژیانی ئاسایی کرد تۆ ئەیهێنی ئەنفالی ئەەکەی ئەیهێنیتە ئۆردوگایەکی زۆرە ملی کە ئەمە زۆر نامۆیە بە ئەو ژینگەیە کە ئەو تایە بووە. لە هەمان کاتدا ژنێکە مێردی ئەنفال بووە دایک و باوکێکە ڕۆڵەکانی ئەنفال بووە خوشکێکە براو دایک و کە سوکاری ئەنفال بووە ینی ئەوانەی کە لە ئەنفال مانەوە ئالەم جۆرە کەسانەون ینی خێزانەکان تاک و تەراک بوون کەواتە ژینگەی کۆمەڵایەتیان و ژینگەی دەرونیان تێکچوو. ئەمە ئەمانەی کەمانەوە کە تۆ بە زۆر هێناون لە ژیانێکی سروشتی لادیوە هێنات لکانتەوە ژیانێکی نەک شارستانی تا ڕادەیە دەست بە سەرای گیراویش.
ئەگەر بینەوە سەر ئەوانەی کە ئەنفال کراون و بەشێک بوون لە ئەمانە طبعا ئەمانە کە ئەنفالکران مناڵ پیر گەنج هەموو جۆرێکی تیا بوو ئەمانە دابەشکران بەسەر چەنەها گرتوخانە کە لە عێراقا ناسراون لەوانە گرتوخانەی تۆپزاوە گرتوخانەی بەشی چیان هێنایە ئەمنە سوورەکە و نوگرە سەلمان و عەرعەر و ئەو شوێنانە ئەمانە بەشێک لە ئەمانە کە ئەنفال کران لە دوای 6 مانگ ئازاد کران ئەمیش دوای پرۆسەی جیاکردنەوەی گەنجەکان چی کچ چی کوڕ و هێشتنەوەی پیرەکان هەنیە جار گەنجیشی تیا بوو جارێکی تر ڕژێمی بەعس بۆ یعنی ئەمە بینیمان ئێمە گوێمان لێ بوو کە ڕژێمی بەعس ئافواتێکی دا و بەشێک لە ئەوانەی کە لە نوگرە سەلمان بۆ ئازادی کردن جا بۆ خۆی ئازادکردنی ئەوانەی جۆرێکی تر بوو لە سیاسەتی ئازاردانی دەرونی بۆ ئەوەی ئاسەواری ئەنفال بمێنێ بۆ نمونە ئەگەر ئێمە تەمەشاکەین لە ناویانە دانەدانە گەنج مابوو و پیریش ماوو بۆ ئەوەی ئەمانەی ئازاد کرد بۆ ئەوەی بێنەوە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان کورد شۆڕش بکە کورد دژی ئەو دەسەڵاتە بێ یا هەر نەتەوەیەکی تر من بەو شێوەیە قڕیەکەم بە بەرچاویان و کوڕی لیان جیاکردنەوە کچی لیان جیاکردنەوە زند و بەچاڵیان کردن مناڵەکانیان بە بەربرسیان کردن حتا دەستدرێژی سێکسیشی تیا بوو دشت بە ژنەکان بە بەرچاوی ئەوانەوە کە ئازادکران بۆ ئەوەی ئەمانە بێنەوە بیگێڕنەوە چی لەوانی تر کرا ئەمە بەشێک بوو لە سیاسەتەوە لایەنێکی تر لایەنە کۆمەڵایەتیەکە بوو من بۆ خۆم جگەلەوەی کە بۆ خۆم وەکو چاودێرێ وەکو داکۆکیرە لە مافی ژنان و چالاکوان لە بوارەیە خۆشم بەشێکم ئەنفالە لەناو ئەم توێژی کە سوکاری با بڵێن ئەنفالە بۆ ماوەیەکی زۆر ژیانی کۆمەڵایەتی و زاوزێ زەواج ڕاگیرە بۆ نمونە کچێک کە باوکو دایکی ئەنفال کراوە واریسی نەماوەم کچە شووبکە تا ماوەیەک مایەوە بە قەیرەی هەتاوەکو لە 1970 تاوەکو 2003 ڕوخانی ڕژێمی بەعس ئەم کچە چاوەڕێ بوو ئەم کچە تەمەنێکی تێپەڕان یان ئەو ژنانەی کە مناڵێکیانەیە یا مارە بڕن هاوسەر یا دەستگیرانەکانیان ئەنفال بووە ئەمانی جارێکی تر لە حکوومەتی هەرێمی کوردستانە هیچ شتێکی یاساییان بۆ نەکرا بۆ ئەوەی زەواج بکەنەوە ئەمانش دیسان مانەوە زۆرێک لەو مناڵانە کەمانەوە باوکو دایکیانەماوە خۆمان ئەزانین بەشێکی ئێمە خەڵکی لادیەکان بۆ تیاناژیاوین ئەو ژن و پیاوانەی لە لادیەکانە پێش ئەنفال زەواجیانەکرد نەهاتنەوە بۆ لای مەسەڵەن بچنە دائیرە ڕەسمیەکان زەواج بکەن و عەقد زەواجیان هەبێ دوای مناڵەکان تەسکەرە لەسەر ئەوان دەرکەن ئەمانە پرۆسەی ئەنفال هاتە سەرا و ئەنفال کرا دایک و باوکەکان مناڵەکانمانەوە مناڵەکان لێرە بێ ناسنامە بن و ئەم مناڵانە مافی ئەوەیان هەبوو موچەیان بۆ ببڕێتەوە و مافی ئەوەیەش هەبوو بچنە بەر خوێندن بەڵام ئەمە مام و خاڵ و کەسە نزیکەکان هەستان کردیان بە ناوی خۆیانەوە جارێکی تر ئەم مناڵانە کە گەورە بوون ئەرزەیان هەیە پرۆسەی ئازادی عێراق بوو ئەیهەی ڕاپەڕین بوو ئەمانە مافیان هەیە چی لە ڕووی خوێندنەوە مستەمسەکێکی یاسایی هەبێ کە ئیشیان بۆ بکرێ ئێستا ئەم مناڵانە گەورە بوونە و تاکو ئێستش ئەو کێشەبوونی هەیە جا ئەمە ئەگەر ببینی لە ڕووی مرۆییەوە زیانێکی زۆری گەیاند کە پرۆسەی زەواجرە لە ڕووی دەرونیوە تێکی شکاندووە دوای ئێستا ئێمە 36 ساڵ بەسەر ئەو تاواناتی ئەپەڕێ تاکو ئێستا ئێمە لە چاوەڕوانیایی یعنی تۆ ئەگەر کەسێک لە خێزانەکەت کۆچی دوایی ئەگا ڕێڕسمی پرسە و قەبرەکەی بۆ ئەەکەی ئیتر دڵنیا ئەبی تەواو ئەڵێ مردن کۆتایی بە هەموو شتێهێنێ بەڵام ئەمان تاکو ئێستا ئەوە نەبینراوە تا کۆتایی بەم ینی بیر بچێتەوە بەڵام بیری لایە جا ئەمە بۆ خۆی لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتیوە و بگرە من لێرە ئەتوانم بڵێم مشتێکم لە خەروارێ لەو کێشە دەرونی و کۆمەڵایەتی و یاسایانە باسکرا سەدان کێشەی تری هەیە هەموو جار وتومە هەموو جار 182,000 خەڵک ئەنفال بووە 182,000 کێشەی بە دوای خۆی ئاجێهێشتووە دۆسیەی ئەنفال وەک پرسێکی گەورە کە جینۆسایدی نەتەوەیەک بوو تاوەکو ئەمڕۆ وەک پێویست نەتوانراوە بخوێنرێتەوە و ڕاوە بکرێت و لێک بدرێتەوە و بکرێتە پرسێکی نێودەوڵەتی و جیهانی نەتەوەیەکی بێدەوڵەت و بەیەکیانی سیاسی و یاسایی تاوەکو وەک ئەو دەوڵەت و نەتەوانەی تر کە کارەسات و ڕوودا و کۆمەڵکوژی و قڕکردنەکانیان کردوتە دۆسیەی هەستانەوە و
گەیشتن بە مافەکانیان پلانی خۆ بەرهەمهێنانەوە لە کۆڵی گشتی نێودەوڵەتیدا. ڕژێمی بەعس هەر لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە لە ساڵی 1920 هەتاوەکو ئێستاشی لەگەڵدا بێ کە ڕژێمە عێراقیەکان کەمترین با بڵێن پابندبوونیان هەبووە بە پرەنسیپەکانی مافی مرۆڤ و هاوڵاتی بوون و بە تایبەتیش ڕژێمی بەعسی پێشوو کە لە ساڵی 1968 بۆ 2003 حکمی کرد بە تایبەتیش لەو کاتانەی کە پرۆسی ئەنفال لە هەشتاکانی سەدەی ڕابردوو کە ڕوویدا لە ناوچەکانی هەرێمی کوردستان ئەو کاتە خەڵکی کوردستان خەباتی ڕزگاری خوازی دیژی ڕژێمی بەعس پەیڕەو دەکرد و بە پاساوی لە ناوبردننی بزوتنەوەی ڕزگاری خوازی هەستا بە ئەنجامدانی ئەو تاوانە کە لە چوارچێوەی پرەنسیپەکانی مافی مرۆڤ و پەیڕەوە جیهانیەکان و تەنانەت ئاسمانیەکانیش پێشێلکردنێکی ڕەهای مافی مرۆڤ بوو و ئەوەی کە ئێستا پێی دەوترێت جینۆساید و قڕکردنی بە کۆمەڵ و تەنانەت تاوانی جەنگ کە دژی خەڵکی کوردستان پەیڕەوی کرد بە تایبەتی لە پرۆسی ئەنفال بۆیە بەداخەوە لەو کاتەشا کە یاسای نەدەوڵەتی کە لە خۆی لە نەتەوەیە گرتوەکان دەبینێتەوە جگە لە کۆمەلگای نەدەوڵەتی بەهۆی بارودۆخی سیاسی ئەو کاتە بێدەنگیان نوان بەرامبەر ئەو کارە ساتە گەورەیە کە دژی خەڵکی کوردستان ئەم جینۆسایدی ئەنفالە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا چەندین دەستە و ڕێکخراو و گروپی جیاواز لە ئاستە کۆمەڵایەتیەکاندا لەلایەن کەس و کار و نزیکەکانیانەوە دروست کراوە و هەوڵی بە دوواداچوون و سۆراخکردن دراوە تاوەکو چارەنووسی هەندێکیان بزاندرێت لە بەرامبەردا ئەرچی دەسەڵاتی سیاسی و توانە ئیداریەکەی حکومەتە کە لە خەمی کەسوکاری ئەنفال کراواندا بێت. پێویستە حکومەت دۆسیەی ئەنفال وابەستەی پرسی قوڵی نەتەوەی بکات و بتوانێت سوود لە گەورەی ئەو کارە ساتە وەربگرێت بۆ گەیشتن بە مافەکانی کورد. تابان شێخ عەبدوڵڵا گەرمیانی جگەلەوەی چاڵاکوانێکی بواری ژنانە هاوکات ژمارەیەکی بەرچاو لە کەسوکارە پلە یەکەکانی و خزمانی و دەوروبەری ئەنفال کراون. ناوبراو ڕەخنە ئاڕاستەی حکومەت و دەسەڵات دەکات و باز لەوە دەکات کە دوو ناوچەی گەورە بە سەنتەری ئەنفال ناسراون و هەڵگری زۆرترین خەم و کێشەکانی دوای ئەنفالن لە کوردستان ئەوانیش بریتین لە ئۆردوگای ڕزگاری لە کەلار و شاری چەمسەماڵ تاوەکو ئێستا سەرۆکی هەرێم بەرپرسانی گەورەی حکومەت نەچوونەتە ئەو شوێنانە و بەسەریان نەکردوونەتەوە. کە سوکاری ئەنفال ئەوەی لەسەرێتی جارێت لە خەمی لایەنە کۆمەڵایەتی و دەرونیەکەی خۆیان زۆر لە وەزعێکی خراپ بوو بە ئێستاشەوە بیگرە خراپە. بەڵام ئەوەی کە لەسەر کە سوکاری ئەنفال کراوەکانە من نمونەیەکت ئەدەمێ لە کاتی دادگاییکردنی سەدام و سەرانی ڕژێمی ئەو کە دەستیان هەبوو لە تاوانەکانە لە دادگاییکردنی سەدامە ئەو کەسانەی کە لە دووجێیل و خواروی عێراق کە سەدام قڕی کردبوون و تاوانی بەرامبەریان ئەنجامدا بوو ئەهاتن لە پشت پەردەکانەوە بەرامبەر سەدام و دار و دەستەکەی ئەوەستان شایەتی بدەن. بەڵام کە سوکاری ئەنفال کراوان وە بە تایبەتی تێدای شاژنان ڕوبەڕوو لەگەڵ سەدام حوسێنە ئەکەوتنەوە مناقەشەی ئەوە کە لە ئەنجامی ئەو تاوانە لە شاڵاوی تاوانەکانی ئەنفالە دەسەڵاتدارانی ڕژێمی بەعس لە ئەفسەر و لە جوندی و لەوانە چیان بەرامبەر بە مژنانە کردووە، چۆن دەستدرێژیان کردوتە سەریان، چۆن لە نیوەشەوە بردویانە، چۆن بە بەرچاو باوکو براکانیانەوە تەعدایان لێ کردووە. ینی من لە بیرمە لە کاتی دادگاییکردنی سەدام حوسێنە ئەم ژنانە کە باس ئەمانیانە ئەکرد سەدام حوسێن خۆی بەو قورئانەوە کە هەموو جار خەڵکی پێچەواشە ئەکرد و هێنایە بندەستی خۆی مەشغوڵ ئەکردە قورئان خوێندنەوە. بۆ جاری دووهەم ژنێکی تر لە هەمان ڕۆژە لەسەر دادگاییکردنەکە بوو هات دەستی کردە نوێشکردن. ینی وەک ئەوەی بڵێ ئێمە ئەو تاوانەمان نەکرد بێ. ئەمە لایەکی تر ئەوەی لەسەر کە سوکاری ئەنفال کراوەکان بووە کە خۆیان کردویانە یادکردنەوەی تاوانەکەیە. هەموو ساڵێک ئەبینی ساڵ لە سار گەرم و گۆڕترن، حتا بەشێکی لە ئەوانە نەماون ئێستا نەوەکانیان پێگەیشتووە. من
پار چواردەی چوار ینی وایان دی هاتۆ کە سوکاری ئەنفال کراوەکان ئەمە جۆرێکی تر لە ناومێدیە لە یادکردنەوەی ئەنفالە لە کوردستانای کە ئیسە بردویانتە دەرەوەی کوردستان بردمانە نگرە سەلمان بردمانە ئەرئەر بردمانە لای نووسەر و کەسە دیارەکانی عێراقی بۆ ئەوەی یعنی لە تاوانەکە تێبگەن بۆ ئەوی سەرەداوێکیان دەستکەوێ ئەگەر بەدەر لە ئەوانەی کە بە زیندوو بە چاڵکراون ئەگەر کەسێ مابێ ئەگەر کەسێک لەوانە مابێت ئەمانە یعنی دەرکەون بیان دۆزنەوە یعنی حتا هاوڵاتی عێراقی بە گشتی ئاگاداری ئەنفال ینی بڕواکە ئێمە لە 2019 کە ڕۆیشتین بە پاریشەوە خەڵکوا بوو لە ئەیوت ئەنفال چییە؟ یعنی نێ ئەزانی دانیشتوی عێراق ئەنفال چی اینجا تۆ بیر بکەرەوە ئەم چەند ئێمە خەمسار بووینە بەرامبەر بەم تاوانە ئێمە نەماتوانین لە ناوخۆی عێراقا بیناسێنین ئایا چۆن توانیمانە بیبینە دەرەوە و هەر کە سوکاری ئەنفال کراوەکان لەنا ئەو ڕێکخراوانە کە تایبەتە بە جینۆساید و تاوانەکانی هەموو ئەندامن ینی بە تایبەتی ژنەکان ئەچنە دەرەوە مقابلاتەکە من ئاگادارم چەند جار سەفەری وڵاتی ئەڵمانیایان کردووە ئەڵمانیا لەوێ کۆڕ و کۆبوونیان کە حتا ڕێکخراوی تایبەتیان هەیە بۆ ناساندنی کەیسەکانی خۆیان هەروەها ینی بە یاد و یادەوەریەکانە یا مەسەرەن تۆ ڕوو لە هەرێکێکی کە سوکاری ئەنفال لەنەی بۆ فیلمێکی دۆکۆمنتاری بۆ قسەکردن قەت ناڵێن نە ینی ئامادەن قسەی تیا بکەن ئامادەن و لە داکۆکیکردن لە ماف و ئیمتیازاتەکانی خۆیان بە کۆمەڵ و بەدەستە گروپ یاداشتیان هەیە قسەی خۆیان هەیە بێدەنگ نابن بەڵام ئەوانیش سنوورە ئێستا من پێم وایە ینی تاوانی شاڵاوەکانی ئەنفال لە ئاستی ئەوانە نەماوە ینی تۆ بەداخەوە ئێڵێم ئێستا تاوانەکە ڕاستە قەبارە گەورەیە ژمارەی ئەوانەی کە لە ئەو تاوانە لە ناوچوون زۆرە و بڵێن کاردانەوە کەشی زۆرە بەڵام هەستەکەی تاوانەکە بچووک بۆتەوە کاڵ بۆتەوە ینی گرنگی پێدا ینی تۆ پێت سیر نەبێ دوای 36 ساڵ هێشتا سەرۆکی هەرێمەکەت ناحیەی ڕزگاری نەبینیوە نەحی بۆ نمونە قەزای چەمچەماڵی نەبینیوە کە ئەم دوو شوێنە زۆرترین خەڵکی ئەنفال یا مۆنۆمنتی لێیە یا شوێنێکە بۆ کۆکردنەوەی تاوانەکە و کەرەستەی تاوانەکە و دۆکۆمنتی تاوانەکە و ئەو کەسانشتیایە ئەنفال کراونەوە هێشتانەی بینیوە یعنی ئەمە تۆ پێت سیر نەبێ هێشتا ئەو ئامادەیەنی ئایا ئەمە چۆن ئەچێت لە دەرەوە لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەم کەیسە ئەم تاوانە ئەناسێنێ پرسیارە ینی پرسیارە بەلای ئێمە و بەلای هەموو ینی ئێستا ئەم پرسیارە کە من ئەیکەم ئێستا جیلێک لە کە سوکاری ئەنفال نەوەکانیان کە خەڵکی خوێندەوارن هاتوون پرسیار ئەەکەن ئەنفال چۆن بووە کەی بووە چەندیا چووە بڵێن تاوانەکە چۆن بووە کێ ئیشی تیاکردووە کێ ئیشی تیان نەکردووە دەسەڵاتی کوردی چیە لەسەر حزبەکانیش ئەوەستن کام حزب چی کردووە کام حزب چی نەکردووە جا ئەمە ڕاستە ئەمە ئێستا بە بێدەنگی و خامۆش بووە بەڵام سەردەمانی دی ئەمە سەرهەڵەداتەوە ئەتوانم بڵێم فایلێکی کراوەیە تاوانی ئەنفال تاوەکو ئێمە ئیشی تیا بکەین بەڵام بەداخەوە تاکو ئێستا دەسەڵاتی کوردی نەیکردوتە کارتێکی سیاسی بۆ دەستکەوتەکانمان هیچ نەوێ بۆ دەستکەوتە سیاسیەکانمان ئێمە ئەبینین لە تەشکیلکردنی هەر حکوومەتی عێراقی و هەر پەرلەمان هەر دانوستانی لەگەڵ ئەحزابی عێراقیەوە لەسەر کۆمەڵێ دۆسیە ئیتیفاق و قسە ئەکەن تاکو ئێستا لەسەر دۆسیەی ئەنفال چی کراوە هیچ نەبێ گۆڕە بە کۆمەڵەکانمان هیچ نەبێ ئیمتیازی کە سوکاری ئەنفال کراوەکانمان هیچ نەبێ لە ناوەندە نێودەوڵەتیەکانە لە ڕێگەی سەفارەت و نوێنەرات و قونسڵای عێراقی لە وڵاتانە چی بۆ ئەم کەیسە کراوە هیچ بەداخەوە هیچ. بە پێی پرەنسیپەکانی مافی مرۆڤ لە بڕیارەکانی نەتەوە یەکگرتوەکان تەنانەت یاسا ناوخۆیەکانیش بە حەتمی دەچێتە چوارچێوەی قڕکردنی بە کۆمەڵ و کۆمەڵکوژی و هەروەها تاوانی جینۆساید و تاوانی جەنگ کە دژی مرۆڤایەتی بەکاردێ بەڵام ئەوەی کەوای کردووە لە بواری ڕەهەندی نێودەوڵەتی وەرنەگرێ هۆکارەکان زۆرن لەم دەرفەتەیە ناتوانین ئاماژە بە هەمووی بدەین بەڵام دەکرێت
باز لە دوو قۆناغ بکەین. قۆناغێکیان پێش ڕێخانی ڕژێمی بەعسە بە تایبەتی لەو کاتانەی کە پرۆسەکە ئەنجام درا بەداخەوە بەهۆی جەنگی عێراق ئێران و پاڵپشتیکردنی بەشێک لە کۆمەلگای نێودەوڵەتی یا زۆرینەی کۆمەلگای نێودەوڵەتی لە ڕژێمی عێراق بەهۆی ئەو ملبلانەیە کە هەیبوو لە ناوچەکە و بێدەنگیان نوان بەرامبەر ئەو پرۆسەیە چه ئەنفال و چه کیمیاباران و هەموو کارەسانەتانەی ترکە بەرامبەر خەڵکی عێراق و خەڵکی کوردستان ئەنجام درا. ڕاندێکی دوای 2023 کاتێک گۆڕانکاری لە عێراق ڕوویدا و ڕژێمی بەعەس ڕووخا بە دڵنیاییەوە محکەمەیەک دادگایەکی عێراقی تایبەت بە تاوانەکانی ڕژێمی پێشوو پێکات و یەکێک لەو دۆسیە گرنگانەی کە وەریگر دۆسیەی ئەنفال بوو و بڕیاریشی لێدرا بەوەی کە ئەو تاوانە وەکو تاوانی جەنگ ناسێنرا و هەندێک لە سەرانی ڕژێمی پێشوش سزای خۆیان وەرگرت. بەڵام هێشتان ئەو پرۆسەیە پێویستی بەوەیە زیاتر ڕەهندێکی نێودەوڵەتی وەربگرێ بە تایبەتی ئێمە ئەوە لۆبیکردنی دەوێت لە ئاستی دەرەوە لە ئاستی ناوەوە و بەرپرسیارەتی فرەلایەنی حکوومەتی عێراقیە وەکو جێگرەوەی حکوومەتی پێشووی عێراق و هەروەها پەرلەمانی عێراق و لایەنە پەیوەندیدارەکان جگە لە هەرێمی کوردستان وەکو دامەزراوەکانی هەرێم پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتی دادوەری و تەنانەت حیزب و کەسایەتیەکانیش. بۆیە پێویستی بە هەوڵی هەمەلایەنە هەیە بۆ ئەوەی ئەو پرۆسەیە تەوزیف بکرێت لە خزمەتی بەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستان چ وەک گشتی وەکو پرۆسەیە کە زۆر لە کەمینەکان یاخود لە پێکاتەکان کاتێک نەتەوەکان گەلەکان جینۆسایت کراون توانیویانە سوودی لێوە بگرن بۆ بەدەستێنانی مافەکانیان لە دنیاە لەلایەکی تریشەوە وەکو ئەوەی کە بۆ ئەوەی خەڵکی ئەنفال کراو چه قوربانیەکان خۆیان یا کە سوکاری قوربانیەکانیش دەبێ هەم قەرەبوو بکرێنەوە هەمیش ژیانێکی شایستە بۆ کە سوکارەکانیان دابین بکە کە بەدەخەوە ئەوە تا ئێستا تەنانەت لە ئاستی ناوخۆیش نەکراوە چه بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسیارەتی حکوومەتی عێراقیش تەنانەت بەشێک لە ڕفاتەکانیش بەشێکی زۆر لە ڕفاتەکانیش نەگەڕێنراونەتەوە. بۆیە پێویستە هەوڵێکی هەمەلایەنەی گشتگیر لە ئاستی کۆمەلگا لە ئاستی لایەنە سیاسیەکان لە ئاستی دەستگاکانی حکوومەت و پەرلەمان و هەردوو لایەنی عێراق و جگە لە تەوزیفکردنی لەباری نێودەوڵەتیە پێویستە ئەم پرۆسەیە زۆر سوودی لێوەربگیرێ بۆ ئەوەی ئەم وەکو کارە ساتێک دووبارە نەبێتەوە و هەمیش بۆ ئەوەی وەکو قەرەبوو چ لە ئاستی خەڵکی کوردستان و چ لە ئاستی قوربانیانی ئەنفال سوودی لێوەربگیرێت.